بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەوی سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتانم. بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەبارەی دۆخی کۆڕۆنا بەگشتی لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەت ئەوەی کە باسی لێوە دەکرێت و مەترسی لە نێو خەڵکیدا بڵاو بۆتەوە بە بۆنەی هاتنی جۆرێکی نوێ لە ڤایرۆسی سارس-کۆڤ-2 یا شێوەیەکی گۆڕاوی ڤایرۆسی سارس-کۆڤ-2 کە بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەتتر لە یوکەی واتە وڵاتی بەریتانیا بڵاو بۆتەوە. سەرەتا هەمومان دەزانین کە سوپاس بۆخوا لە کوردستان تا ڕادەیەک ئێستا لەم کاتی ئێستاە کە قسەی تێدا دەکەین دۆخی کۆڕۆنا تا ڕادەیەک بەرەو باشتربوون ڕۆشتووە و هەمومان دەزانین لە ڕێگەی ڕاگەیاندراوەکانەوە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە تا ڕادەیەک نەخۆشکەم بووەتەوە تەنانەت هەندێک لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنا ژمارەی توشبوانی کۆڕۆنا بەرەو سفر نزیک بووەتەوە. تەنانەت لە هەڵەبجە دوایین کەیسی توشبووی کۆڕۆنا ڕەوانەی ماڵەوە کراوە. بەڵام ئەوەی کە دەیبیستین ئێستا و دەیبینین لە وڵاتانی ئەوروپا بەگشتی و بە تایبەتی لە بەریتانیا سترینێکی نوێ لە ڤایرۆسی کۆڕۆنا واتە هەمان ئەو ڤایرۆسەی کە بووە هۆی نەخۆشی کۆڤید-19 گۆڕانکاری بەسەر خۆی هێناوە سترینێکی نوێی لێ پەیدا بووە کە ئەم سترینە نوێیە بە تەواوی تەشەنەی کردووە لە بەریتانیا بە تایبەت لە لەندەن و هەروەها مەترسی ئەوەی لێ دەکرێت کە گوایە بە هەموو جیهان بڵاو ببێتەوە. بەڵام تا ئێستاش زانیاریەکان لەبارەی ئەم سترینە نوێیە سنووردارە و تا ئێستا لەبەر ئەوەی نەگەشتوەتە کوردستان هیچ کەیسێکمان لێرە نییە سوپاس بۆخوا. بەڵام ئێمە پێویستە زانیاریمان لەبارەوەی هەبێ بزانین ئایا جیهان تا چەندە لە بەردەم مەترسێکی ئەم سترینە نوێی ڤایرۆسی کۆڕۆنادایە. بۆ ئەم مەبەستە بۆ قسەکردن لەسەر دۆخی کۆڕۆنا بەگشتی لە وڵاتی بەریتانیا و بە تایبەت ئەم سترینە نوێیە ئەم شێوە ئەم جۆرە نوێیەی ڤایرۆسی کۆڤید-19 یاخود سارس-کۆڤ-2 کە بڵاو بۆتەوە قسە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زانا ئازرار حەمەد ئەمین کە پزیشکی پسپۆڕی هەناو شەکرەیە هەروەها پزیشکی ڕاوێژکارە لە نەخۆشخانەی فریاکەوتنی کوین ئیلیزابێز لە شاری بێرمینگهام لە وڵاتی بەریتانیاوە. ئەگەر گوێی لێمان بێت دکتۆر زانا سڵاوت لێبێ. سڵاوی خۆی گەورە لە تۆ و لە بینەرانی بەڕێزشت بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. من سپاسان دەکەم بۆ میوانداریە. زۆر سپاس. دکتۆر زانا ئەوەی ئێمە دەیبیستین ئێستا دۆخی ئەوروپا و بە تایبەت بەریتانیا زۆر لە مەترسیدایە. تەنانەت باز لەوە دەکرێت کە ئێستا ژمارەی مردن لەم چەند ڕۆژەدا ژمارەیەک تۆمارکراوە لە بەریتانیا ژماری مردن بەهۆی کۆڕۆناوە کە تەنانەت لە مانگەکانی سەرەتای تەشەنەکردنی کۆڕۆنا لە ئەوروپا بەو دەرەجەیە نەبووە. ئەمە دەپرسین ئایا ئەمە هەر کۆڕۆنا کۆنەکەیە یاخود کۆڕۆنای نوێیە و ئایا ئەم ژمارە بەرزە بۆ شەپۆلێکی نوێیە یاخود هۆکاری دیکەی هەیە؟ بەناوی خوای گەورە مێرەبان پێشەچی سپاس دەکەم و دوعای خێر بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. دوعای شفا بۆ نەخۆشەکانمان دەکەم و خوای گەورە لە مردوانیشمان خۆش بێت. بەڵێ ئەمە بەداخەوە یعنی ڤایرۆسێکی کۆڕۆنایە هەر هەمان کۆڕۆنای جارانە بەڵام هەر وەکو جەنابیشت دکتۆر گیان ئاماژەت پێ کرد کە پرۆتیناتی خۆی گۆڕیوە و زیاتر وا دەکە بڵاو بێتەوە بە شێوەیەکی خێراتر وەک لە ڤایرۆسە کۆنەکە. بەڵام هەر هەمان ڤایرۆسی کۆڕۆنایە و هەر هەمان نەخۆشی کۆڤید-19 دەکرێت. ئەوەی ئێمە دەبینین لە خستە بەڵێ بەڵێ ئەم کەیسانی کە ئێستا داغڵەکرێن ئەم ژمارە زۆرەی توشبوون بە کۆڕۆنا لە وڵاتی بەریتانیا توشبوونە بە سترینە نوێیەکە یاخود هەر هەمان کۆڕۆنا کۆنەکە سترینە کۆنەکەی سارس-کۆڤ-2؟ ئێمە زۆر گوێ نادەینە ئەوەی کە میدیاکان باسی لێوە دەکەن کە ئایا ئەمە سترێنی تازەیە لە لەندەن زۆر بڵاو بۆتەوە یان لە بێرمینگهام یان لە شارەکانی تر لە بەریتانیا تەنانەت وڵاتانی تری ئەوروپا. ئێمە وەکو پزیشک لە بەرەی پێشەوە کە نەخۆشەکان دەبینین تێستیان بۆ ناکەین کە ئایا ئەمە سترێنە کۆنەکەیە یان تازەکەیە، چونکە بە هەمان شێوە هەمان نیشانە دروست دەکەن، هەمان نەخۆشی دروست دەکەن. کۆڤید-19 شتێک نییە بە ناوی کۆڤید-20 و ناوێکی ترمان لێ نەناوە و ئەو تێستانەی کە دەکەین تێستێکی جیاواز نیرە تێستە کۆنەکە. هەر کە تێستەکە پۆزیتیڤ بوو بە نەخۆش ناڵێن ئەمە سترێنە تازەکەیە یان کۆنەکەیە، چونکە بە هەمان شێوە تارەسەری نییە و بە هەمان شێوە بە نەخۆشەکانمان دەڵێن ئەگەر ئۆکسجینی دانە بەزیوە پێویست ناکە داخل بکەی لە خانە و ئەوانش کە داخل بکەین ڕاستە ژمارەیان زیاترە لە لیشاوی یەکەم. ئەمە شەوەتە سەلمەنی کە زانایان دووپاتێک
دەکاتەوە کە بە شێوەیەکی خێراتر بڵاو دەبێتەوە و ئێستا ژمارەی توشبووان ژمارەی ئەو نەخۆشانی کە داخل بوو لە خەستەخانەکان زۆر لە زیادبوونن نەکتەنها لە شاری لەندەن لە خەستەخانەکەی ئێمەش و خەریک ڕاستی خەستەخانەکان هەمویان پڕ دەبن و دوێت جێ نامینێ لەبەرەوە حکوومەتی بریتانیا کەرەنتینەی سەرتاسەری ڕاکات. زۆر باشە دکتۆر زانا جەنابەت وەک پزیشکێکی پسپۆڕی بوارەکە کە خۆت لە نەخۆشخانەیەکی فریاکەوتنی هەناویت و بە پێی بڕوای شارەزانی تەندروستی بەریتانیا هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە لە پڕ ژماری توشبووان و مردووان زیادی کردووە لە بەریتانیا لە کاتێکدا دەتوانین بڵێن ماوەیەک پێش ئێستا تا ڕادەیەک مەترسیەکە کەمتر بووبوویەوە؟ پەیدابوونی ئەم جۆرە تازەی کۆرۆنایە لە کاتێکی وا بوو کە پێشی فترەی کریسماس بوو. خۆمان زانین بەریتانیا وڵاتێکی مەسیحی و کاتۆلیکە و لە فترەی کریسماس کاتێکی زۆر گرنگە بۆیان. ئەم حیزبەش حیزبی پارێزگاری کە حیزبی محافزین کە بە شێوەیەکی وای کرد کە دڵی خەڵکی نەشتێنیم لە هەمان کاتدا باڵانسێک ڕابگرێ. ئاگای لێ بوو کە ئەم سپێنە تازەیە وا لە بڵاوبوونەوەیە لە هەمان کاتدا بەرەبەر کریسمس دەڕۆین. کەواتە دەیویست بە جۆرێک لە جۆرەکان کەرەنتینە ڕانەگەێنی پێشی کریسمس مەجاری خەڵک بدات تێکەڵیەک بن بەداخەوە ئەمەش بەسەربی لەسەری شکایەوە. ئێستا وە بەروبوومی ئەو تێکەڵبوونەی کریسمس دەبینین بە چاوی خۆمان کە نەخۆشەکان لە پاش ڕۆژی کریسمس و 26 دوازدەوە زۆر زیادی کردووە و خەڵک ئێستا زیاتر زۆر بەتایبەتی لە 2 هەفتەی ڕابردوو ئەتوانم وەکو نمونە پێت بڵێم پێشی کریسمس ژمارەی نەخۆشەکان لە نەخۆشخانەی ئێمە ئەوانەی کە توشبی کۆڤید-19 و داخل کراون 190 نەخۆش بوو. ئێستا گەیشتەوە بە 450. ژمارەی نەخۆشەکانی بەشی چاودێری چڕمان 22 نەخۆش بوو. ئێستا وا گەیشتەوە 6 نەخۆش. اینجا هەروە دەست پێ دەکەن بەشەکانی تر بەشی عیلاج طبیعی بەشی خاوشەکانی تری باڵتنیا هەروە تۆڵ دەکەن نەخۆشەکانی تر لا دەبن نەخۆشی کۆرۆنا داخل دەکەن بە شێوەیەک کە نەخۆشەکانی کۆرۆنا لەگەڵ هەڵی تر تێکەڵ نەکرێت. بەڵام مۆزعەکە باش نییە بەڕاستی ئەمەش هەروەکو باسم کرد هۆکارەکەی زیاتر تێکەڵبوونی خەڵک و کەم تەرخەمی حکومەت و مەجاالدانی ئەو خەڵکە و ڕاگەیاندنی کەرەنتینە لە کاتێکی درەنگ بەبایە نەهێڵی ئەو خەڵکە لە کاتی کریسمەس تێکەڵیەک بن. بەڵام ئەم حیزبەش نەیەوێت کەوا شعبی خۆی لەدەست بدا و ئینتخابات فیزیکە و دەیەوێت بە شێوەیەک کە باڵانسەکە ڕابکەین کارەکەش زەحمەتە. زۆر باشە دکتۆر بەدڵنیایەوە پرسیار زۆر هەیە لەبارەی ئەم سترینە نوێی کۆڕۆنا و دۆخی کۆڕۆنا بەگشتی لە بریتانیا بەڵام با لەوێەوە دەست پێ بکەین. ئێمە دەزانین باز لەوە دەکرێت لە سەرچاوە زانستیەکان کۆڕۆنا یەکەم جار نییە نەک کۆڕۆنا ئەم کۆڕۆنای کۆڤید-19 یەکەم جار نییە کە میوتیشنی تێدا ڕووبدا چەندین جاری دیکە میوتیشن ڕووی داوە و گۆڕانکاری بەسەر هاتووە لە وڵاتانی ئەفریقا لە بەرازیل لە وڵاتانی دیکەی ئەوروپا بەڵام ئەم سترینە نوێ بۆ بە جیاواز باس کرا بۆ بە تایبەتتر هەواڵی بڵاو بوویەوە. ئایا تەنها گەورەکردنی میدیا بوو یاخود هۆکاری دیکە؟ چاکە جوانە دکتۆر جان لەبەرەوەی ئەم ڤایرۆسە هەر وەکو باست کرد تا ئێستا 15-20 جار زیاتر میوتیشنی کردووە. ئەمەی کە لە ئیتالیا بڵاو بووەوە بەو شێوەیە میوتیشن بوو، ئەمەی کە لە ئیسپانیا بڵاوە میوتیشن بوو، ئەوەی ئێران میوتیشن بوو، ئێستا لە ساوت ئەفریقیا لە جنوب ئەفریقیا لەوێن دەریش میوتیشنی کردووە. بەریتانیا وڵاتێکی دیموکراتیەتە هەموو شتێک بەڕاشکاوی یعنی بە شەفافیەت باز دەکات. ئەمە یەک. دووەم شت لە کاتێک ئەمە بڵاوبوویەوە کە بەریتانیا بەرەو دەرچوون دەچوو لە یەکێتی ئەوروپا ئەوەی کە ناوێت لێناوە برێکسیت. ئەمەش لە کاتێکا بوو کە هەر لە دوای کریسمەسەوە دەبوایە بڵاو بکرێتەوە ڕابگەیەنرێت کە تەواو بریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچوو. بەڵام لە کاتێکدا کە ئەم ڤایرۆسە بڵاو بوویەوە بەرەبەر کریسمەسیش بوو ئێتر ئێمەی دکتۆران وامان کرد لە ڕێگەی وەزارەتی تەندروستی وەزیری تەندروستیەوە باڵەپەستۆ بخێنە سەر حکوومەتی بریتانیا کە ڕای بگەێنێت بۆی خەڵکە تێبگا کە ئەگەر کەرەنتینە ڕاگەیاندا بۆچی کەرەنتینە ڕادەگەێنرێت. هۆکارەکان زۆرن، هۆکاری ئابووری، هۆکاری سیاسیشی تێدا بوو، هۆکاری ئەوەی یەکێتی ئەوروپاشی تێدا بوو و شتەکانی زۆر لێرە زۆر بەڕاشکاوی باز دەکرێت و تەنانەت حکوومەت لەگەڵ ئەو کەرەنتینە ئێستش هێشتا خەڵک تێکەڵاوی یەک دەبێ و ناتوانانی بە شێوەیەکی دیکتاتۆریانە بە خەڵک بڵێت دەبێت لە ماڵەوە بی و نەیە دەرەوە. بەداخەوە خەڵک هەڵوا تێکەڵ یەک دەبی و خەڵک دەستە دەرەوە و حاڵەتەکانیش هەروە لە زیاد بوون. زۆر باشە دکتۆر زانا بەپێی ئەزمونتان هەرچەندە تا ئێستا ڕەنگە ئەزمونێکی ئەوتۆی زۆر نەبێت لەگەڵ سترینە نوێیەکەی کۆڤید-19 بەڵام بەپێی ئەزمموی ئێوە لەگەڵ ئەم سترینە نوێیە کە پێم وابێت لە بەریتانیا زۆرترینەک ئەوەی ئێستا باسی باز دەکرێت ئایا کلینیکەڵی لە ڕووی کلینیکیەوە لە ڕووی نیشانەکانەوە لە ڕووی بارودۆخی تەندروستی نەخۆشەکەەوە جیاوازیەکی ئەوتۆ بەدی دەکرێت لەگەڵ کۆڤید-19 پێشوو یا با بڵێن سترینە کۆنەکانی دیکە چونکە هەندێک
دەستگای ڕاگەیاندن لە سوۆشیال میدیا و لە جێگەکانی دیکە باز لەوە دەکەن ئەم کۆڕۆنا نوێ ئەم سترێنە نوێ کوشندەترە کە ڕەنگە ئەمە هیچ بنەمایەکی زانستی نەبێ. وەڵامی تۆ چییە بۆ قسەیە؟ نەخێر دکتۆر گیان، ئەزبوونی ئێمە لە لێشاوی یەکەمەوە گوازراوەتە بۆ لێشاوی دووەم. من و دکتۆرەکانی ڕەفیقیشم و هەموو خەستەخانەکانی بەریتانیا بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ نەخۆشەکانی ئێستا دەکەین، هەر وەکو مامەڵەمان لەگەڵ نەخۆشەکانی لێشاوی یەکەممان کرد لە مانجی 3 و 4 ساڵی ڕابردوو. هەمان نیشانەکانی نەخۆشیەکە هەیە و هەمان تێستی بۆ دەکرێت و بە هەمان شێوە عیلاجی ئەنتیبایۆتیک و دەکسامیتازۆن و فلەکسینیان دەدەینی لە خەستەخانە، هیچ شتێکی جیاواز نییە و ئێمە وەکو پزیشکانی بەشی فریاکەوتن و فریاکەوتنی هەنا و بەشی چاودێری چڕ چۆنیەتی مامەڵەمان لەگەڵ نەخۆشەکان هەمان شێوەیە. ئەمە بیر ناکەینەوە تێستێکی جیاواز ناکەین و هیچ شتێکی جیاواز نابینین کە ئایا ئەو نەخۆشانە ئەوانەی کە ئێستا دەمرن یان ئەوانەی زۆر توند گرتویان لە بەش چاودێری چڕن ئایا ئەمانە سترینە تازەکەی یان کۆنەکەیە. ئەمە شتێکی ئەکادیمیە. ئەوەی کە بڵێ وڵات توندتر دیگرێ زیاتر دەیکوژێ هیچی ڕاست نییە. ئەوەی ئێمە دەبینین لە ئەرزی باقم، ئەوەی ئێمەش لە پێژینەوە زانستیەکان بینیمانەوە لە بەریتانیا بڵاوبووتەوە هەمان ڤایرۆسە و هەمان نەخۆشی دەکاوە هەمان نیشانەی هەیە و هەمان توندی هەیە و بە هەمان شێوە لە پیر و پەککەوتە و لەو لە کەسانەی نەخۆشی دێشخایەنیان هەیە زیاتر توندتر دیگرێ. ئێمە بە هیچ شێوەیەک ناکەین ئەو ڤایرۆسە و ئەو ڤایرۆسە مامەڵەمان بە هەمان ئەو دەنگۆیانەی کە بڵاو دەبێت کامە توندترە یا منداڵ زیاتر دیگرێ یان خەڵک زیاتر دەمرێ ڕاست نییە. بەڵام ئەو ڕێژەیەی مرد ئێستا بەناو زیادبوونە لە بەریتانیا هیچ کە خەڵک زیاتر دەبێت. ئەوە کە ئێستا ئیسپات کراوە لە توێژین ئەفغانستان تەنها یەک خاڵە، ئەویش ئەو ڤایرۆسە خێراتر بڵاو دەبێتەوە لەر ڤایرۆسی تاران. بۆ نمونە ئەگەر ڤایرۆسی تاران ئار نمبەری پێ دەڵێن کەواتە بۆ هەر یەک نەخۆش 3 نەخۆش بشکا، ئەمە ئێستا بۆ هەر یەک نەخۆش 5 نەخۆش بشکات. ئەمە جیاوازێکی لەبەر ئەوەش ئەم جیاوازی ئەوەی کردووە نەخۆشیێکی زیاتر پشت بن و لە ئەنجامی ئەوەش ڕێژەی پشتوان و داخڵبوون لە خەستەخانە و ڕێژەی مردنی زیاتر بێ لە جارە. کەواتە دەتوانین بڵێن ئێستا کە بەم سترینە نوێیە کە بەشێکی زۆری توشبووەکان ڕەنگە سترینە نوێیەکە بێ کە دەبینین ژماری مردووەکان زیاترە، ڕەنگە پەیوەندی بە زۆری ژماری توشبووانەوە هەبێ کە ئەویش دەگەڕێتەوە بۆ توانای زیاتری سترینە نوێیەکە بۆ بڵاوبوونەوە. بێگومان. زۆر باشە دکتۆر زانا، باست لە پشکنینەکان کرد. زۆر پرسیار لەو بارەوە دەکرێت ئایا ئەم سترینە نوێیە هەمان پشکنینەکانی سترینە کۆنەکان یاخود کۆڤید 19 پێشوو دەیگرێتەوە، دەتوانی بۆی بەکاربێنی، دەتوانێت کەشفی بکە بە هەمان سێنسیتیڤیتی بە هەمان سپێسیفیسیتی یاخود با بڵێن بە هەمان دیقە ئەم پشکنینانە دەتوانێت سترینە نوێش تەشخیص بکات؟ بەڵێ بەڵێ ئەو تێستانە ئێمە دەکەن تێستی PCR بە هەمان شێوە لە ڤایرۆسە کۆنەکە و ڤایرۆس تازەکەش هەمان تێستە بەکاردێ. بەڵام دوای ئەوەی کەوا لە قۆناغی تێستی ئێمە لە بەرەی پێشەوە کە ئێمە کردمان و پۆزیتیڤ بوو نەخۆشەکەمان داخڵ کرد یان عیلاجمان کرد، ئەم تێستانە ئەچێ بۆ تاقیگەیەکی تایبەت بۆ ئەوەی کەوا جیایکەن و بزانن ئەمەش بۆ خۆیان بۆ ئامارەکانی خۆیان و بۆ قەزیەی ئیپیدیمیۆلۆجی بۆ ئەوەی بزانن کە چەندیان ڤایرۆسە تازەکەی و چەندیان ڤایرۆسە کۆنەکەیە. ئەوەی پێشبینی لێوە دەکەن کە ڤایرۆسە تازەکە سترینە تازەکە ببێ بە دۆمینەنت ڤایرۆس، ماناوەیە کەوا 190 زیاتری حاڵەتەکانی ئێستا لەوانەیە پێشبینی زۆر دەکرێت ڤایرۆسە تازەکە بێت. بەڵام ئێمە پزیشکانی بەرەی پێشەوە پێشەمان نییە لەوە، هەمان نەخۆشە و هەمان نیشانەیە و هەمان نەخۆشیە. بەڵام ئەمە زیاتر ڕەفیقانم لە بەشی ئەکادیمی بەشی تاقیگەی ڤایرۆلۆجیە کە ئەمان بۆ قەزیەی ئیپیدیمیۆلۆجی بۆ ئاماری خۆیان جیای دەکەنەوە کە ئایا بزان چەندیان ڤایرۆسی چەندیان بێت. واتە دکتۆر زانا ئێوە وەکو پزیشکەکانی بەشی پێشەوە وەک باست کرد ئەوانەی کە کلینیکەلی نەخۆشەکانە بینن تەشخیصی نەخۆشیەکەکەن و چارەسەریەکەن و چاودێریەکەن، پێویستیان بەوە نییە کە جیای بکەنەوە ئایا مەسترینی نوێ یاخود کۆنەکەیە، چونکە کرایتیریاکانی مامەڵەکردن ڕێنمایەکانی مامەڵەکردن لەگەڵ هەردووشی هەر یەک شتە. بەڵام ئایا لە تاقیگە دەتوانرێت جیا بکرێتەوە ئایا سترینی نوێ یاخود کۆن؟ بەڵێ ئەمە لە تاقیگەی ڤایرۆلۆجی تایبەت لە لەندەن و لە شارەکانی تریش سەدایان ناوە پاشەوەی کە تێستەکان دەکرێت و پۆزیتیڤ دەبێت ئینجا ئەم تێستە پۆزیتیڤانە سامپڵەکان دەچێت بۆیان، ئەمان تەمشای دەکەن کە ئایا کامەی ڤایرۆسە تازەکەیە و کامەی سترینە کۆنەکەیە. تەنانەت ترینی ئەوەی جنوب ئەفریقیا
ئەمە سترێنێکی تازە بوو دوای سترێنی تازەکە کەشفکرا ئەمیش وا لە ژێر توێژینەوەدایە. زۆر باشە دکتۆر زانا هەرچەند پێم وابێ ئاماژەیەکی بچووکت پێدا سەبارەت بە چارەسەر و دەرمانەکان چی ئایا ئەمیش بە هەمان شێوەی پشکنینەکان یەک شتە ئەو دەرمانانەی کە بەکار دەهێنرێ لە قۆناغە جیاوازەکانی توشبوون بە کۆڕۆنا نوێیەکە هەر بە هەمان شێوەی کۆنەکەی یاخود بیر لەوە دەکرێتەوە دەرمانی دیکە تاقی بکرێتەوە بزان ئایا کاریگەری چەند دەبێت لەسەری. دکتۆر گیان ئێستاش ئەمە 12 مانگ زیاتر تێپەڕیوە بەسەر ڤایرۆسی کۆڕۆنای کۆڤ2 سارس کۆڤ2 تا ئێستا بەدەیان و سەدان توێژینەوەی جیهانی کراوە بۆ چارەسەرێکی کاریگەر بۆ ئەم پشتنی ئەم ڤایرۆسە ئەنجا ڤایرۆسە کۆنەکە بیان تازەکە تا ئێستا هیچ دەرمانێکی کاریگەر نییە. چارەسەر تەنها بۆ ئەو کەسانەیە کە تووشی ئیلتیهابی سیەکان دەبن و ئۆکسجینیان دێتە خوارەوە. 180 بۆ 185 نەخۆشەکان لە لێشاوی یەکەم لەو لێشاوەی ئێستاش بە شاری لەندەنیش بە شاری بێرمینگامیش هەموو شارەکان هەمان ئاماریان هەیە کە دەرێ ئەم نەخۆشانە ئەنجا بە ڤایرۆسە کۆنەکە بیان تازەکە 180 بۆ 185 بە خەفیفی یان بە مامناوەندی دەیگرن و لە ماڵەوە خۆیان تاک دەبنەوە بەرگری لەشت ڤایرۆسەکە دەکوژێت لە ماوەی 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ. هیچێکیان ئەمانە پێویست ناکە داخل بکرێن بە خستەخانە و پێویست بە عیلاج ناکە. پێیان دەڵێن خۆتان لە ماڵەوە کەرەنتینە بکەن ئاو بخۆنەوە ئیسراحەت بکەن و پاراستۆل بخۆن و خواردنی سووک و برەتان بەرز بێ و دوعا بکەن و هەر ئەوەندەیە. باشە دکتۆر زانە بەڵێ ببوورە ئەو 15 کە داخل دەکرێن لە خستەخانە ئەو شێوەیە کە تووشی ئیلتیهاب سیەکان دەبن و ئۆکسجینیان دادەبەزێ ئەوەی کە من ببیرم دێ و ئەوەی کە دەیبینین و ئەوەی لە لەندەنیش باسی دەکراوە و ڕەفیقانمان هەیە لەوێ باسی دەکەن بە هەمان شێوە هەمان ئیلتیهاب بە هەمان ئەو عیلاجانەیان دەدەینێ کە علاجی کۆمپلیکیشنەکان دەکرێت. علاجی نەخۆشەکە خۆی نییە. ئەگەر ئیلتیهابی سیەکان دەبێت تێکسامیتازۆنیان دەنی ڕێژەی ئیلتیهاب کەم دەکاتەوە. توێشی خوێنمەین دەبێت تەکسێنیان دەدێن یان دەرمانی تووشی خوێنمەین خوێن شلکەرەوە. ئەنجا ئەنتیبایۆتیک بۆ ئەوەی کە سەکندری بەکتریال ئینفێکشن وەرە چەکانم دێک ئینگلیزین. زۆر باشە دکتۆر زانە هەرچەند ڕەنگە زۆر باسی لێوە کرابێەوە زۆر دووبارە کرابێتەوە بەکارهێنانی ئەنتیبایۆتیکەکان لەگەڵ کۆڕۆنادا هەرچەند ڕەنگە بەپێی نەخۆشەکە بەپێی بارودۆخی نەخۆشەکە و تەمەنی نەخۆشەکە بەپێی سیتیسکان و پشکنینەکانی فەرق بکات ئایا پێویستە پێی بدرێ یاخود ناکەوە ئیشی جەنابتانە زیاتر بەڵام ئایا پێویستە توشبوانی کۆڕۆنا ئەوەی کە توشبووە بەڵام نەچوەتە دەرەجەیەکی قورس ئۆکسجینی دانەبەزیوە ڕەنگە نەیکردبێ بە نیمۆنیا بەباشی ئەمانە هەر لە سەرەتاوە ئەنتیبایۆتیک و بە تایبەتی ئەنتیبایۆتیکەکانی گروپە بەهێزەکان وەک سیفالۆسپۆرین سێفترایەکزۆن و جەماعەتەکانی دیکان بدرێتێ کە هەندێک جار ئێمە دەیبینین بەڕاستی بەم شێوەیە لە سەرەتای توشبوون بە کۆڕۆناوە ئەنتیبایۆتیک کە دژە بەکتریایە بەکاردێت. بەڵێ ئەوەی لە کوردستان کرا دکتۆر هاوکار زۆر بە شێوەیەکی زیادەڕووی کراوە من زۆر باسم لێوە کرد کەوا بەو شێوە ڕاست و دروستیە نەکرا. ئەم ئەنتیبایۆتیکانە ئەنتیبایۆتیکی بە قووەتی دژی بەکتریان جەنابیش تاماژت پێ کرد. ئەمە ڤایرۆسە بە هیچ شێوەیەک پێویست ناکە ئەنتیبایۆتیک وەربگیرێ و تەنانەت نەکار تەئثیرینیا بەڵکو و کاریگەری سەربیشی هەیە. ئەنتیبایۆتیک مەناعەت دادەبەزێنی بەوەی کە هەرچی مایکرۆبایۆمی ناو ڕیخۆڵە هەیە هەرچی بەکتریای لە ناو ڕیخۆڵەی ئینسانەکان بە شێوەیەکی باش دەژین و بەشێکن لە جیهازی مەناعە کە ئەم بەکتریایانە فوتان مەناعەت دادەبەزێت و زۆر بەکارهێنانی ئەو ئەنتیبایۆتیکە بە قووەتانی لە کوردستان بەکارهات ئەبێتەوەی حاڵەتە کە پێدرن ئەنتیبایۆتیک ڕێزیستنس. لێرە لە بەریتانیا ئێمە ئەو نەخۆشانەی تا نەگەنە حەد نیمۆنیا داری وایە نیمۆنیاشیان هەیە بەڵام ئۆکسجینیان دانەبەزیوە هیچ دەرمانێکیان نادێنی خۆیان چاک دەبن ئللا ئەوانەی ئۆکسجینیان کەمە ئێمە داخلیان دەکەین و بەشتی بەسیط دەست پێ دەکەن بە ئەمۆکسیسیدین و کۆمۆکسیکلاڤ ئەمانەوە دەست پێ دەکەین. هێواش کە دەبینین حاڵەتێکەیان پەرە خراپبوون دەڕوا ئینجا ئەمە پێدرن ئەنتیبایۆتیک لادە یعنی تۆ بڵێ پەیژەی ئەنتیبایۆتیک ناکرێ یەکسەر بچینە سەر بە قووەترین ئەنتیبایۆتیک دوایی حەلی دیکەمان نامێنێت دوای خۆمان تووشی حاڵەت دەکەن پێدرێن ئەنتیبایۆتیک ڕێزیستنت. ئەم پراکتیسەی کە لە کوردستان بەکارهات ئەم زیادە ڕەویەی ئەنتیبایۆتیک بەکارهێنان بە دەرزی و کانیولا بۆ هەموو نەخۆشێک تەنانەت بۆ ئەو 185 کە ئۆکسجینیان دانەبەزیوە بە هیچ شێوەیەک لە وڵاتانی جیهان و لە بەریتانیا بەکار نهاتوو پێم باش نییە خوا نەخۆستا ئەگەر جاریشتر لە کوردستان ئەو شتەڕوویدا وا بەو شێوەیە بەکار بێت. زۆر باشە دکتۆر زانە کۆتا پرسیارم لەسەر بابەتی دەرمانەکە ئەو ئەنتیبایۆتیکەی کە ئێوە جەنابەت باست کرد پێیانەدەن
لە ئەمۆکسیل و کۆمۆکسیکلاڤەوە دەست پێ دەکەن تا پەیژەکە ڕواتە سەرەوە. وەک بە شێوازێک پێیان دەدەن کە بیان پارێزێ لە توشبوون بە بەکتریا وەک پێی دەوترێ پرۆفیلاکسس بۆ سێکەندەری بەکتریال ئینفێکشن، یاخود لەو کاتەدا پێیان دەدەن کە دەبینن و دەزانن بەکتریال ئینفێکشنیان هەیە. هیچ تێستێک نییە بۆ ئەوە ئیسپات کە ئایا ئەم نەخۆشە سێکەندری بەکتریال ئینفێکشنی هەیە یاننا. بەڵێ زۆر جوان. ئەم نەخۆشانەی کە ئۆکسجینیان دانابەزێ بە نەرمی و مامناوەندی دەیگرن نایەنە خستەخانە هیچ شوەیەک ئەنتیبایۆتیکیان نادێنێ. ئەوانە ئەنتیبایۆتیکیان دەدەینێ کە ئایا پاشی ڕۆژی دێمەوە هێشتان تاولەر زیان ماوە یاوە خۆت کۆخە و دوو لە ڕوویەوە بەڵغەمێکی سەوزیان زەردیان هەیە یاوە خۆت دەکەونە خستەخانە. ئێمە ئەنتیبایۆتیک بە شێوەی پرۆفیلاکسیس نایدەین ئیلا ئەو کەسانە وەکو تریتمنت دەیان دەینێ و هەوڵ دەدەین بە شێوەیەک بی کە حاڵەتی ئەنتیبایۆتیک رزیستەنس کە لە کوردستان زۆرە بەداخەوە لێرەش بۆ نەخۆشەکانی ئێرە دروستی نەکەین. زۆر باشە دکتۆر زانا، ناوبڕێکی کورد وەردەگرین و بەردەوام دەبین لەگەڵت. ئینشاءالله. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان. تاقیگە بە پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم. نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت. هۆڵی لەدایک بوون. بەشی چاودێری ورد. سنتەری ددان و جوانکاری ددان. سنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت. سنتەری تیشک و سۆنار، ئێکسڕەی، سیتی سکان، مامۆگرافی، ئێماڕای، یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو. بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش. کلینکی ڕاوێژکاری زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان. قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانی پێویستیان بە مانەوە هەیە. قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان. بەشی هەناوبینی، سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان. تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرن. ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامین لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر زانا ئازرار، پزیشکی ڕاوێژکاری هەناوی لە بەریتانیاوە بۆ قسەکردن لەسەر دۆخی کۆڕۆنا و هەروەها ڤایرۆسی سترێنی نوێی ڤایرۆسی کۆڕۆنا. دکتۆر زانا، ئەگەر گوێت لێمان بێت با قسەیەک لەسەر ڤاکسین بکەین. ڤاکسین هەم بۆ کۆڕۆنا بەگشتی هەم بۆ سترێنە نوێیەکە کە ئەمەش زۆر پرسیاری لەبارەوە دەکرێت. پێم وابێت زۆریش قسەی لەبارەوە دەکرێت کە ڕەنگە تاقیکردنەوە و کاتیشی بوێ. بەڵام بەگشتی پێش ئەوەی بڕۆینە سەرباسی ئەوەی ئایا ئەم ڤاکسینانەی کە بەرهەم هاتوون یاخود بەرهەم دێن کاریگەریان دەبێت لەسەر سترێنە نوێیەکە یاخودنا، بەگشتی ئێستا لە بەریتانیا دەست پێ کراوە کە ڤاکسین وەربگیری. ئەو دوو ڤاکسینەی کە باس کرا گوایە کاریگەریان زۆرە و بە تەواوی پرۆف کراون. بەڵێ یەکەم ڤاکسینی فایزەر و بایۆئنتێک بەکارهات لە سەرەتای مانجی 12 و خۆم یەک لەو کەسانە بووم کە لە سەرەتای کامپینی ڤاکسینکردن کوتان دژی کۆڕۆنا من هەر وەرم گرت. هەفتەی ڕابردوو جوڕعی دووەمیشم وەرگرت. ڤاکسینەکە دوو جوڕایە. بەڵێ دوو جوڕایە، 3 هەفتەیان بینە. تەندروست بیت. دوای ئەوە سەلامەت ببژیت.
هەفتەی ڕابردووش ڤاکسینی ئۆکسفۆردیش ڤاکسینی ئۆکسفۆرد و ئەسترازێنیکای بریتانی ئەویش بەکار هات و دوێنێ ڤاکسینی مۆدەرنای ئەمریکی ئەویشیان بەکارهێن. ئێستا نزیکەی 1.5 ملیۆن خەڵک لە بەریتانیا ڤاکسینی وەرگرتووە، زۆربەی ئەو کەسانش پیر و پەکەوتن یان کارمەندانی تەندروستین. زۆر باشە دکتۆر زانا، واتە بەریتانیا تەنها پشتی بەوەی فایزەر بەستووە یاخود هەمووی بەکاردێنێ و ئایا ئەگونجێ کەسێک بۆ نمونە ئەوەی فایزەری وەرگرت بێ ئەوەی مۆدێرناش بەکاربێنێ یاخود تەنها یەک دانیان پێویستە بەکاربێنێ؟ سەرەتا فایزەر و بایۆئنتیکی بەکارهێنا، بەڵام هێشتا پشت بە ئۆکسفۆرد و ئەسترازێنیکاش دەبەستی بە مۆدێرناش. ئەمە ئامانجی ئەوەیە کەوا بە زووترین کات و زۆرترین خەڵک ڤاکسین وەربگرێ. لەبەرەوەی ئەو کۆمپانیا جیهانیانە تەڵەبیاتیان زۆر لەسەر لە وڵاتانی تری جیهانیش، لەبەرەوە هەر وڵاتێک کە داوای کەمیەیەک دەکات هەر ئەو کەمیەی بۆ دەنێرن، ئەگەر تەڵەبیاتی دۆم بنێرێ کاتی پێدەچێت. لەبەرەوە حکوومەتی بریتانیا یەکەم جار ئەو کەمیەیەی کە هی فایزەر و بایۆئنتیکی بۆ هات خەریک بۆ خلاص بی، پێشەوەی خلاص بی ڤاکسینی ئۆکسفۆردەکەشی هێنا، ئەجا لە دوێنەوە مۆدێرناشی هێنا. بەڵام ناکرێت کە جورعەیەکت تێدا تێکەڵی بکەیت جورعەیەکتر لێ بدەیت. بۆ نمونە من یەکەم جار فایزەر و بایۆئنتیکم وەرگرت، باشی 3 هەفتە هەر هەمان فایزەر و بایۆئنتیکم وەرگرت. دکتۆر زانا، ئێستا تۆ کە ڤاکسینی فایزەرت وەرگرتووە، ئەوەی فایزەر و بایۆنتیک، دەتوانی دوای چەندێک یەکێکی دیکە لە ڤاکسینەکان هی شەریکەکانی دیکە وەربگری؟ ئەم ڤاکسینە دوو جورعەیە دەبێت لە هەمان شەریکە بێ. بەڵێ ئەوە دوو جورعەکەت وەرگرتووە، بەڵام دواتر ناتوانانی ڤاکسینێکی دیکە بەکاربێنی؟ نانە پێویست ناکە، هەتا 6 مانگ ئەم ڤاکسینە دەمپارێزە ئینشاڵڵا. بەڵێ ئینشاڵڵا. باشی 6 مانگ ئەگەر ئەم ڤایرۆسە هەر مابوو، بۆ نمونە بۆ زستانی داهاتوو دووبارە هەڵمەتی تان دەستی پێکردەوە، دەتوانم ئەو کاتە ڤاکسینی شەریکەیەشتر بەکاربێنم. بەڵام دیشان دوو جورعەکە دەبێت بە هەمان شەریکە بێت. زۆر باشە دکتۆر زانا، هەرچەند بەرنامەکەمان تەندروستی و زانستیە، بەڵام لەبەرەوەی بۆ هاوڵاتیە ڕەنگە هەندێک پرسیار کە لە نێو هاوڵاتیاندا بڵاو بووەتەوە ئەگەرچی بنەمایەکی زانستیشی نەبێ، هەر ئاڕاستی جەنابتی بکەم بۆی هاوڵاتیان لە زاری جەنابتەوە وەڵامەکەی ببیستن. قسەیەکی دیکە بڵاوە کە باز دەکرێت، هەروەک چۆن لە سەرەتاوە زۆر لەبارەی خودی کۆڕۆناوە ئەم قسانە دەکرا. ئێستا دەوترێ بابەتی ڤاکسین دژی کۆڕۆنا بابەتێکی بازرگانیە و تەنانەت ئەو قسەیە بە شێوەیەک بڵاوە دەڵێ ئەو وڵاتانە خۆیان بەکاری ناهێنن، تەنها وەک بازرگانیەی فرۆشن بۆ وڵاتانی دیکە، بە تایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگینا هیچ کام لە وڵاتە پێشکەوتووەکان دیڤلۆپت کەنتریەکانی ئەوروپا بەکاری ناهێنن خۆیان، ئەگەر ڤاکسینەکە ئەسلی هەبێ و چاک بێ خۆیان بەکاری دێنن. لەگەڵ ڕێزم بۆ ئەو کەسانەی کە ئەو قسانە دەکەن، ئەمانە هیچی بنەمای زانستیان نیە و ڕاستدین. لەبەرەوەی من خۆم وەکو کارمەندی بەرەی پێشەوەی شەڕی کۆرۆنا لە بەریتانیا وەرم گرتووە و نەک هەر خۆم، بەدەیان ڕەفیقی خۆم بە چاوی خۆم بینیم هەموو وەریان گرت و بە چاوی خۆم دەشبینم کە خەڵکی تریش وەریان گرتووە، هەندێک جیرانی پیر و پەکەوتە ئینگلیزم هەیە وەریان گرتووە. ئەمە وانە ڤاکسینی بەریتانیەکە خۆی بەریتانیا خۆی 40 ملیۆن جورعەی لێکردنە 100 ملیۆن جورعەی لێکڕیوێتەوە و بەکاریشی هێنا. ئەمە شتێک نییە برێ وڵاتان دروستیان کردووە بۆ وڵاتەکانی تر و تجارەتی پێ بکەن. ئەمە بۆ خۆیان یەکەم جار بەکاری دەهێنن، بەڵام لە هەمان کات وڵاتانی تریش وەکو وڵاتە پێشکەوتوەکان دەبێ قسەی خۆیان تەمینکەن لەو شەریکانە و لێیان بکڕن، بەو شێوەیەش کە ئەو شەریکانە دەڵێن ئێمە قازانجی خۆمان وەرناگرین. من وەکو نمونە پێ دەڵێم شەریکەی ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا کە ئەو ڤاکسینەی دروست کرد کەلامیان هەرزانترە، ئەڵێ ئێمە لەبەر قاتی ئینسانیەت لۆ ئەوەی کەوا کۆتا بۆ پەتایەبێ قازانجی خۆمان وەرناگرین، هەدەفمان ئەوەیە کە کۆتا بۆ پەتایەبێ بەو شێوەیە کە زۆرترین خەڵک ڤاکسین وەرگرێت. حکوومەتی بەریتانیاش ئامانجی ئەوەیە کە بەلایەکی کەم 180 بۆ 170 خەڵک ڤاکسین وەرگرێت تا هاوینی داهات خۆی کۆتا بۆ پەتایەبێ. ئەمە لە خۆیان زیاتر زەرمەندن لە هەموو وڵاتێکی تر، لە بەرەوەی وڵاتێکی وەک بریتانیا پێشی بەتای کۆڕۆنا کێشەی وای نەبوو، نە کێشەی سیاسی هەبوو نە کێشەی ئابووری هەبوو، بەڵام لەوەتەی کۆڕۆنایە وڵاتەکە کێشەی زۆرە. ئێتر بەو ڤاکسین ئەم کێشانە کۆتایی نایە و ژیان ئاسایی نابێتەوە. کەواتە ئەو قسەی کە دەکرێن نەخێر ڕاست نییە، ئەم وڵاتە یەکەم جار خۆیان بەکاری دەهێنن، ئەنجا دەیفرۆشن بۆ وڵاتەکانی تریش بەبێ قازان.
زۆر باشە دکتۆر زانا ڤاکسینەکە ئەوەندەی سەلمێنراوە یاخود پێشبینی زانستی بۆ دەکرێت تا چەندە دەتوانێت هەرچەند ئاماژەت بە 6 مانگ کرد ئایا ئەوە تەنها بۆ ڤاکسینەکەی بایۆنیتیکە یاخود ڤاکسینەکانی دیکە بە شێوەیەکی گشتی ئەڵێن هەر ڤاکسینێک 6 بۆ 12 مانگ دەتپارێزێ بۆ نمونە ڤاکسینی ئینفلەوەنزا 12 مانگ ڤاکسینی کۆرۆنا تا ئێستا ئەوەی توێژینەوەی لەسەرکراوە چکە بە هەمووی 6 مانگە ئەم توێژینەوانە کراوە ئەڵێن بەلایەنی کەم ئەو 6 مانگە تۆ پارێزراوی بەڵام لە دوای ئەو 6 مانگەش چەندی تر نازانین ئیتر ئەڵێن بە شێوەیەکی گشتی من تەفاسیلی دەقیقی یەکەیەکەیم لا نییە بەڵام ئەڵێن بە شێوەیەکی گشتی هەر ڤاکسینێک بێ بەلایەنی کەم 6 مانگ دەتپارێزی دکتۆر جان شتێش تریش هەیە زۆر کەس وا تێدەگا ڤاکسین چارەسەرە جیاوازی زۆرە ئەو کاتیش کە دەرمانی دێکسامیتازۆن یەکەم جار دۆزرایە بۆ سارەسەری کۆڕۆنا وایان زانی ڤاکسینە ڤاکسین لە کەسێک دەدرێت کە هێشتا توش نەبووە یان لە ڕابردوو توش بووە مەترسی ئەوە دەکرێت جارێک تر توش بێتەوە بۆ ئەوەی کە توش نبی یان خوا نەخواستە ئەگەر توش بووی بە نەرمی توش بی و توش ئیلتیهابی سێکان نەکا و نەکەوێ خەستەخانەوە 100% ناتپارێت بەڵام ئەوەی ڤاکسینی فایزەر و بایۆئینتیک و مۆدێرنا 90 بەسەرەوە دەتپارێزی ئەوەی بژێری توێژینەوەکانیان ڤاکسینەکەی ئۆکسفۆردی 170 دەتپارێزی 170 بۆ 190 زۆر باشە دکتۆر زانا با بینە سەر سرینە نوێیەکە ئایا توێژینەوە ئەنجام دراوە کە ئایا دوای ئەوەی وەک جەنابەت باست کرد ئەو نەخۆشانەی کە توش دەبن و لە نەخۆشخانەکان داغڵ دەکرێن بۆ ئێوە جیاوازیەکی ئەوتۆی نییە کە کام کۆڕۆنایە دواتر لە تاقیگە بۆ توێژینەوەکانی خۆیان وەک باست کرد بۆ ئەپیدیمۆلۆژی بابەتەکانی دیکە پشکنینی تاقیگەی ڤایرۆلۆژیان بۆ کرێت کە کام کۆڕۆنایە سرینی نوێ یاخود کۆڤید 19 کۆنەکەیە لەم ڕێگایانەوە نەدۆزراوەتەوە کە ئایا ڤاکسینەکان ئەو ڤاکسینانەی کە ئێستا بەکاردێت لە وڵاتی بەریتانیا ئەتپارێزێت لە توشبوون بە سرینە نوێیەکە یاخود نا یاخود زانیاری ئەو تۆ بەردەست جارێ بەڵێ دوێنێ شەریکەی فایزەر و بایۆنتێک ستێتمنتێکی دەرکرد لە یەکێک لە گۆڤارە زانستی جیهانیەکان بڵاوی کردەوە کە ڤاکسینەکەی تەئسیری هەیە لەسەر سترێنە نوێیەکەی بریتانیا ئەوەی زانکۆی ئۆکسفۆردش بە هەمان شێوە بڵاویان کردەوە کە ئەم ڤاکسینە دەتپارێزی لە سترێنە کۆنەکە و تازەکە ئەم ڤایرۆسە ئەگەر تۆزێک جیناتی خۆی گۆڕیبی تۆزێک پرۆتین سپایکەکەی سەری زیادی کردبی بەڵام جیناتە زۆربەی جیناتەکەی هەروەچی خۆیەتی لەبەر ئەوە پێشبینی ئەوە دەکرێت کە ئەگەر 190 نەتپارێزی لەوانی 180 بتپارێزی لە سترێنە تازەکە کامەش ڕێژەیەکی باشە لەبەر ئەوە بە شێوەیەکی گشتی ئەڵێن ئەم ڤاکسینانە هەم لە سترێنە کۆنەکە هەم لە تازەکە دەتپارێزی زۆر باشە دکتۆر زانا لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە پێم خۆشە ڕای جەنابەت بزانم لەسەر کوردستان ئایا پێشبینی تۆ چییە گومان دەکەی کەم شەپۆلەی ئێستا داوێتی لە بەریتانیا و ڕەنگە لە چەند وڵاتێکی دیکەی دابێت بگاتە کوردستان یاخود شەپۆلێکی دیکەی نوێ کە ئێستا وەک باسمان کرد لە سەرەتای بەرنامەکە کوردستان سوپاس بۆخوا ئێستا کەیسەکانی کەم بۆتەوە مردن کەم بۆتەوە نەخۆش داغڵ ناکرێ پێشبینی جەنابەت چییە بۆ داهاتووتر کە هەندێک کەس باز لەوە دەکەن مەترسی شەپۆلێکی نوێی توشبوون بە کۆڕۆنا دەکرێت و بە تایبەت لەسەر سرێنە نوێیەکەی کۆڤید 19 پێم خۆش بۆ پرسیارە کەچکە بەس وەڵامی ئەو پرسیارە ساعاتێک زیاتری دەوێت ئەگەر پێش هەموو شتێک دەڵێم ئینشاءالله پێش هەموو شتێک دوعا دەکەین خوای گەورە ئەم ڤایرۆسە تازەیە نەگاتە کوردستان ئامین داوا دەکەین خوای گەورە کە سوکارمان و وڵاتمان بپارێزی و دەستخۆشی زۆر لە کارمەندانی تەندروستی دەکەم لەوانەی بەرەی پێشەوە کە جانی خۆیان کردە قوربانی بۆ پاراستنی نەخۆشەکان و بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی کۆڕۆنا لە کوردستان گلەییم زۆرە لە وەزارەتی تەندروستی و لە کەرتی تەندروستی و حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی چونکە تەقسیری زۆریان هەبوو بەڵام بەرامبەر بە خەڵکی بە تایبەتی بەرامبەر کارمەندانی تەندروستی و هیوادارم بتوانن ئێستا فرسەتە کە جەنابەت ئاماژەت پێکرد و خۆم ئاگام لێ الحەمدوللا کە حاڵەتەکانی کۆڕۆنا لە کوردستان زۆر بووە کە ئامادەباشی بکرێت لە ئێستاوە کە ترێنینگ بکرێت ئەو ستافانە هەمویان ترێنینگ بکرێت ئەو دکتۆرانە هەمویان ترێنینگ بکرێن بەشی چاودێری تر پەرەی پێ بدرێت جهازی ڤێنتیلێتەر پێیا بکرێت ئامادەباشی بکرێت خوا نەخواستە ئەگەر بزانیتەوە بزانی هەورە ڕەشە لە دوورەوەیە ئەفسەریکە دێ تووە بۆ ئێران و تورکیا ئێمە کەمار
وڵاتانە کە حاڵەت ڤایرۆسە نوێیەکەیان لێیە ئیتر دەستە یەک کەس خواستە یەک کەس ئەو ڤایرۆسە بێنێتە ناو وڵات و خۆمان دەزانین ئێستا کەس خۆی ناپرس لەبەرەوە خوا نەخواست ئەگەر بڵاو بوویەوە ئەمەدە باشیمان هەبێ ئێمە لە هەموو شتێک دەرسێک فرتێک وەرگرین بەڕاستی خەلەل زۆر هەبوو نەخسمان زۆر هەبوو ڕاستە ئابووری کوردستان باش نییە موچنە بەڵام حکوومەتی هەرێم ئەم کێشەیە بک بە پرایۆریتی بک هیچ لەویە بخۆی بە تایبەتی ئەگەر حاڵات تۆمەترا ئێستا فرسەتێکی ناکە خەستەخانە گشتیەکان ئاوادان بکرێتە باش بە جیهازی باش ئەفەکان هەموو بەڕاستی یعنی ئەمریکی گەورە بوو مەساتێکی زۆر گەورە کوردستان بۆ شێوەیەک مامەڵە لە کۆڕۆنا بکات لەگەڵ ڕێزم بۆ هەموو هیچ بنەمایەکی ڕێنماییەکی زانستیمان نەبوو ئەو خەڵکە بە شێوەیەکی هەرەمەچی بەناوی کەوتبوو بە تایبەتی لەگەڵ ڕێزم کۆمەڵێک خەڵک و دەرمەخانە و شەریکاتی گەورە خەستەخانە هەریەکان ئەزانجەکی باشیان خەڵکێکی جۆرس بوونە قوربانی دەکەم زووە ئەم باشی بکرێن توانە خواستە بکاتە کوردستان ئێمە دەتوانین هەردوو عام لەلایەشکەوە بەڵام لەوانەیە بگوتم کە ئەگەری زۆر توانە خواستە ئەگەر هیچ ئەو کاتە ئامادە باشەوە ئەو خەڵکەش نەترسی برێن ئەمە کۆڕۆنا ئاستیەکەیە هی بەریتانایە هەموو دەکرێ وان نییە کۆڕۆنا هەمان نەخۆشی هەر هەمان نەخۆشی کۆڤیدەیە بە هەمان شێوە ڕێنماییەکانی خۆپارێزەکردن هەمان شێوان ئەو خەڵکە زۆر نەترسێ بەڵام تەندروستی زیاتر بێرە جانان دەرسێک وەرگرین لە بەڕاستی دەستخۆشین تەندروستی بکەین و بچین ئاگامان لە خەستەخانەکانمان بین خوا نەخواستە ئەگەر شاوی دووەم ڕووی لە ئێمە زیاتر ئەمان هەبی بۆی ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن کەمتر لە جاران شا بەو هیوایە کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا زرار حەمەدەمین پزیشکی ڕاوێژکاری هەناوی لە بەریتانیاوە بۆ قسەکردن لەسەر ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دەکەم خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ